تا ئێستا ئەم مشۆرەت و فتوایە لەسەر هەرێمی کوردستان پێشینەی هەیە یا ئەمە یەک دەستپێکی؟ ئەم پێشینەی نییە، چونکە بۆ لە بەرەی خۆی هەرێم خاوەنی مەجلیسی شورای هەرێمە نیەتی. واتە هەڵەکە لەوایە هەرێمی کوردستانی وەکو محافەزەیە. بالضبط لە مەسائلی مالی ئەوەی من دیقەتم دابێ بەڵێ حسابی نەکردووە بۆ ئەمەی کە هەرێم هەرێمێکی فیدرالی لە کاتێکا بە گوێرەی مادە 107 دەستور سبەینێ ئەگەر بەڕەکە بە جۆرێک بێ کە لە ساڵحی عێراق بێ ئەو کاتە زەحمەتە تۆ بتوانین بە ئیتیفاقاتی سیاسیش ڕێکی کەیتەوە. هەرێمی کوردستان لەو کاتە ئەگەر نەچوە ژێرباری ئەم مەشۆرەتەی مەجلیسی دەولەوە مووقفی چییە بێ مەسەلا؟ هەرێمی کوردستان تەڵەبی نەکردووە لە مەجلیسی دەولە. بەڵێ واتە مەسئولیەتی قانونی بۆ هەرێمی کوردستان دروست نابێت. بڕای من لەبەرەوەی ئەوە لەگەڵ مادە 107 دەستورە یەک ناگرێتەوە. بڕای من ئەگەری زۆرە کە تۆ بتوانی بیبیتەوە لەو بوارە. بە قەناعەتی من مەجلیسی دەولە لەمایانە تەئیدی هەرێمەکات، چونکە بۆ لەبەرەوەی ئەمە بابەتێکی ئیتیحادی و فیدراڵی نییە. واستەکەم لە مەخیرا زیاتر تۆمارکردنی داوا بۆ ئەم غەرەزە بوو، واتە غەرەزێکی ئیعلامی بووە لەوەی کە غەرەزێکی قانونی هەبێت. هەرێمی کوردستان ئەتوانێت تاان لەم ڕاوێژە بدە کە شیع سوودانی پەنای بۆ بردووە؟ نەخێر، ئێمە قەراراتی یان ڕێئی هەرچەند خۆی لە مەحکەمە مەجلیسی دەولە نووسن قەرار ڕێئی مەجلیسی دەولە چ ئیستیشاری بێ وەکو ئیبدائی ڕێی و مشوەرە بێت، چ تەوضیحی ئەحکامی قانونی بێت، چ ئیبدائی ڕێی بێ وەکو ئیلزام، نەخێر ئەمانە هیچیان قابلی ئەوە نین تۆ تەعنیان لێبێ و تەعنیشیان لێ نادرێت لە بەردەمی. بینەرانی خۆشەویستم کاتتان باش لە هەرگوێیەکەن ساغ و سەلامت بن. لە ڕابردوویەکی نزیکدا ئەگەر هەرێمی کوردستان کێشەیەکیان بۆ دروست ببوایە یا عێراق کێشەیەکی بۆ دروست ببوایە لە دادگای باڵای لە دادگای فیدراڵی ئەم کێشەیە یەکلای یەکرایەوە. ئێستا ناوێکی دیکە هاتۆتە ئاراوە، ئەم ناوە پێوترێ ئەنجومەنی شورای ئەنجومەنی دەولە. لەگەڵ کاک عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی ئەمانەیە گفتوگوێ بکەین بزانین ئەنجومەنی شورا لە عێراق چییە و ئەم ئەنجومەنە لە هەرێمی کوردستان ئیشی چییە، جیاوازیەکەین لە نێوان ئەنجومەنی شورا لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی شورا لە عێراق و دادگای باڵای فیدراڵی لە عێراق، بزانین ئەم کێشەی کە لەم دوایانەدا لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد ڕوویدا و محەممەد شیع سوودانی کێشەکەی ڕەوانەی ئەنجومەنی شورا کرد تەبعیاتەکانی چین، لێکەوتەکانی ئەو ڕەوانەکردنە چین لە ڕووی یاساییەوە. لەگەڵ بەڕێز کاک عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی گفتوگۆکەین. کاک عەبدولقادر زۆر بەخێر بیت. سوپاس بۆی کە کاتت بەیەمەدا. کاک عەبدولقادر بۆ ئەوەی بچینە ناو بەرنامەکە و باگراوندێکم بۆ من هەم بۆ بینەران بدەین ئەنجومەنی شورا لە عێراق چییە و کاری چییە؟ بەڵێ، سوپاسدانەکەم. تەمان ئەنجومەنی شورا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردە تاریخیەکەی درێژکراوەی یان بەدیلی دیوانی تەدوینی قانونیە. طبعاً دیوانی تەدوینی قانونی لە ساڵی 1933 بە یاسای ژمارە 48 یان 49 ئەو ساڵە پێک هاتووە لە عێراقا. باش، ئەم دیوانە هەر لە بیدایەتەوە دیارە گرنگایەتی بۆ ئوموری دەوڵەتداری هەبوو، بۆیە تەشکیل کراوە لەو کاتەوە لە بیدایەتی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەم دیوانە پێکاتوە. ئەم دیوانە زیاتر بڵین ڕە و مشوەرەی داوە، پێداچوونەوەی بەداخە قانونی و نسووسە تەشریعەکانە کردووە، زیاتر مەهامێکی ئیستیشاری هەبووە بۆ ئەو کاروبارانی کە پەیوەندیان بە ئوموری دەوڵەتداریەوە هەبووە. دواتر ئەم دیوانە دیارە لەگەڵ بەرەوپێچوونی دەوڵەتی عێراقی و فراوانبوونی دامەزراوەکانیە وا دەرەکەوێت کە نەیتوانی بێت کەڤەر و تەختیەی واقعەکە بکە. ئەوە بوو لە ساڵی 1970 بە یاسای ژمارە 65 یاسای ئەنجومەنی شورای دەوڵەت دەرکرا و ئەنجومەنەکە تەشکیل کرا. طبعاً ئەنجومەنی شورا ئێمە کاتێککە بەم جۆرە ئەی بینین کاڵین ئەنجومەنی شورا دیارە دوو باڵی هەیە ئەنجومەنە. باڵێکی قەزاییە کە پەیوەندی بە منازعاتی قەزای موظفینەوە هەیە، باڵێکیشی پەیوەندی بە قەزای ئیداریەوە هەیە. قەزای ئیداری واتە ئەمە هەر قەزایە محکەمەیە. باڵی دووهەمی کە طبعاً کە باڵە قەزایەکەی دوو بەشە، قەزای موظفین لەگەڵ قەزای ئیداریە، زایدەن هەیەیەکی عامەی هەبوو کاتی خۆی وەکو مؤسسەیەک یان وەکو هەیئەتێکی تەمیزی کە تەعن دراوە لە قەراراتی محکەمەی
قضای ئیداری و تاان دراوە لە محکمەی قضای موظفین کە ئەو کاتە پێی وتراوە مەجلیس ئینضیبات العام ئەمانە کە قەراتانیان لێدراوە ڕۆژۆتە بەردەم هەیئەی عامەی مەجلیس شورا وەکو هەیئەیەکی تەمیزی واتەمە باڵە قەزایەکەیەتی باڵە ئیستیشاریەکە یان باڵە ڕەئی و مشوەرەکەی ئەمەش بەشێکی تر بووە کە ڕە و مەشوەرەی داوە بە موسساتی دەوڵەت ئەگەر داوایان لێکرد بێ یان هەندێک جار تەوزیحی ئەحکامی قانونی داوە بۆنە وەزارەتێک پێویستی بەوە هەبووە کە تێبگا لە دەقێکی قانونیان گومانی لەوە ئەم دەقە قانونیە چۆن جێبەجێ ئەکرێ داوای تەوزیحی لە مەجلیسی شورا کردووە بۆ ئەمە کراوە بۆ ئەوەی دەقە قانونیەکان بە میزاجی وەزارات و حکوومەت و بەڕێوەبەرهاتیەکان تطبیق نەکرێت بۆیە ئەو سەلاحیەتەی وەرگتوێتەوە مشرع لە حکوومەت ئەڵێ تۆ ناوێت بێ تەفسیر یان تەویل یان تەوزیح حکمێکی قانونی کە ئەگەر متەئەکید نەبووی لێ شوێن جێبەجێکرێت بۆ ئەوەی تەناقوز دروست نەبێ وەزارەتێ بەجۆری بیکە وەزارەتی بەجۆری بیکا ئەبێ ئەم ئەنجومەنە ئەو حەقەی هەیە کە ئەو تەوزیح بدا هەندێک جاری تریش لە نێوان وەزارەتێک وەزارەتێکی تر ئەگەر ناکۆکیەک دروست بوو بێ لەسەر تەطبیقی دەقێکی قانونی کە لەمسی هەردوو وەزارەتەکەی کردیان هەردووکیان خۆیان بە حەق دانابێ لە ناو دەقە قانونیەکە احتیکامیان بۆ ئەم ئەنجومەنە کردو ئەنجومەنەکە یان ئەنجومەنی شورا ڕەئی داوە لە بابەتەکە کە ئەم ڕەئە لەم حاڵەتەیانە بۆ هەردوو تەرەفەکە مولزەم بووە پێکهاتەی ئەم ئەنجومەنە چۆنە کاک عەبدولقادر تەمەنە ئەنجومەنە ئێمە لە ڕووی قانونیەوە ئەگەر ئێستا باسی بکەین لەبەرەوەی تەمەنم ئەنجومەنە دواتر وەکو عەرزم کردی بە یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 2007 ناوەکەی گۆڕابوو بە مەجلیسی دەولە ئیستینادەن بۆ مادە 101 دەستور بۆ لە مادە 101 دەستورە دەق لەسەرەوە هاتووە کە بە قانونێک ئەنجومەنی دەولە پێکەهێنێت و کە قەزای ئیداری هەیە و ڕە و مەشوەرەی هەیە و ئەم ئەنجومەنێکی مستقلة لوزارة عدل شو كتا صالي 2007 أنجمني شورا سر بوزارة عدل بوا والله مدعي بو بهيك مستقل سر دستيكي سر بخويا سر بأنجمني وزيراني هر سر بخويا نخير سر بخويا بهيش وك بيوندي بهيج مؤسسات كونية وكو كارو وكو اختصاص لأسي وزارتها يا جورة الوزارة بلين أجر سرنج بين كاتك باسي سروكا كي كردوا باشا اللي قانوني مجلسي دولة لصال 2007 على لهر شوينك وشي وزير هاتبه وزير عدل هاتبه لبري أو شيء سروكي أنجمن دانيت كواتا هاوشاني وزارة عدل بالتأكيد شو كبو أم سر بهيج وزارة يقنية وسر بحكومتنية وسر بأنجمني دادورينية وسر بسلطة تشريعية هيئتك مستقلة بجوري دستور تشكيل كراو أم أنجمنا بلين لعراق تبيك نزيكي بنجا مستشار ولا هروها نزيكي 25 مستشاري مساعد كلو زيادة النبي أمانة لقل سروكي طبعا أمانة دابشة بن بجوري اختصاصات هندي كان أكون بالي قضاكوا شو كمان العراق أجر سنج بين بينش محكمة قضاء موظفين معناها طبعا بور محكمة سي كسي أوي بينش محكمة قضاء إداري معناها دواي محكمة إداري عليا معناها دواي وش بشقيت كيمان هيك بريتيا لبشي رأي ومشورة أميش كومالك مستشاري بيويستا بيكا عين كابويا كواتا أمانة لمستشار بيكا يعني مستشار ومستشاري مساعد جیاوازی ئەم ئەنجومەنی دەولەیە لەگەڵ دادگای باڵای فیدراڵی عێراق چییە؟ بەڵێ ئێمە ئەگەر سەرنج بین ئەم ئەنجومەنە وەکو عەرزم کردی باڵی قەزای ئیداریە وەکو قەزا لەگەڵ محکەمەی ئیتیحادیە جیاوازیەکان لەوایە طبعا لەم ئەنجومەنە بێ ئاماژە بە بابەتی بکەم بۆەوەی بەرچاوی بینەرانی ڕوون بێ ئێمە لە عێراق لە ساڵی 1969 عێراق پەیڕەوی سیستەمی قەزای مزدەوەجی کردووە و ئەم سیستەمە تاریخەکەی گەڕێتەوە بۆ قەزای فەڕەنسی کە لە ساڵی 1970کانە لەوێ دوو قەزا هەبووە قەزایەکیان پەیوەندیدار بووە بە منازعاتانی کە حکومەتیان تەرەف بووە وەکو قەراری ئیداری لەبەرەوەی ئێمە گەر سەرنج بین قەزا بەعام بە شێوەیەکی گشتی قەزا حکم دەرەکە مەسەڵەن پەرلەمانیش تەشریع دەرەکە حکومەت قەرار دەرەکە بۆیە قەزایەکی بۆ مختص کراوە بۆ هەموو قەراراتی حکومەت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە تا خوارەوە کە ئەمانە پێویستە وەکم قەزای مختصێ بێ بۆ ئەوەی تر بڵێن حەق بدرێ بە حکومەت و حەق بدرێ بۆ کەسانشی کە تاعنی لێدەن بۆی لەو حاڵەتەیانە اختصاصی ئەمە وەکو قەزا اختصاصێکە کە قەراراتی ئیداری ئەبینێ محکەمەی ئیداری زیاتر ئەگەر سەرنجی اختصاصەکە بین لە مادە 93 دەستورە هاتووە کە زیاتر لەسەر ئاستی عێراق وەکو دەوڵەتێکی فیدراڵی هەم بڵین
چۆنەڵێ ڕقابەتی مەشروعیەتی دەق قانونیەکانەکە و لە هەمان کاتیشە فەصلی ئەو منازعاتانەکە کە لە بینی کە لەسەر بەڵێ یاسایەکی ئیتیحادی دروستە بێ باشە وهروەها کۆمەڵک اختصاصاتی تری هەیە بۆ مەسائلی قەزای و مەسائلی منازعاتی بینی حکوومەت و محافظات و حکوومەت و ئەقالیم و ئەم بابەتانە کەوە ئێمە جارێ ئیشمان بەم بابەتانێ بەڵام بە شێوەیەکی گشتی محکەمەی ئیتیحادی لە مستەوایکی باڵاترە بە گوێرەی دەستور لەسەر مەسەلە هەستیارە باڵاکان مەسەلە دەستوریەکان کە قانونێکی معەن تحدیدی نەکردووە ئەو ئەمانە معالەجەی ئەو شەرحی بڕگە و مادەکانی دەستورەکە ئەم شەرحی بڕگە و مادەکانی وەکو تطبیق و وەکو تەفسیر بەڵێ بەڵام لەوەی محکەمەی ئیتیحادی پێوترێت تەفسیری نصوصی دەستوری لەوەی هەرێمە لەوەی عەفوەن لەوەی مەجلیسی دەولەت پێی ناوترێت تەفسیری بەڵێ نصوص بەڵکو بزیاتر بە وشەی الرأي والمشورة هاتوا بوشي توضيح أحكام قانوني هاتوا وأتى مصطلحك جوازة حتى أجر سرنج بين لبرياري جمارة 48 سالي 2021 كمحكمة اتحادي داري كدو صلاحيتي بخوي داوك مثلا تفسيري نصوصي قانوني بك زياتر وكو استفسار هنا عويتي نقوكو أويك أم تفسيري نصوصي قانوني شكل لأصلاح قانونك صلاحيتي تفسيري نصوصي دستوري داو بمحكمة اتحادي نك نصوصي قانوني شكل عادة أجر سرنج بين إيما حتى لو مجلداتاني رأي وفتوى مجلس الشورى مجلس الدولة كالعراق هذا الرجال صالانة من متابعة كردوة زيادة لسطو بنجار رأي تا من رأي مشورة أدريت كطلب أكل صالانة صو بنجار تا إسا أمصال بدو مجلد درشوا الرأي فتوى كي مجلس شو الدولة يك مجلدين خاصة بفتوى مجلدين خاصة بقرارات قضائي واتا أول دل بيه نشاطك زورة وزارات أو نزور يعني من لا يقوم زيكي بیست و ئەوەندە مجلدم هەیە هەر هەمووی بەڵێن بەجیا دانراوە کە ساڵانە 150 ئەڕوا تا 170 ئەڕوا وەزارەت ئەمە دلیلی نەشاطی وەزاراتە بۆ ئەو بابەتانە بەڵام جەنابەت مقدمەیەکت باس کرد ویستم ئەوە باسکەم کە ئەم بابەتە بۆ بڵێن سەری هەڵا وروژە مەجلیسی دەولە ئەمیش ویستم پرسیارێک بکەم لەسەرەوە کاک عەبدولقادر تا ئێستا ئەم مشۆرەتان و مشۆرەت و فتوایە لەسەر هەرێمی کوردستان پێشینەی هەیە یا ئەمە یەک دەستپێکی ئەم پێشینەی نییە چونکە بۆ لەبەر خۆی هەرێم خاوەنی مەجلیسی شورا هەرێمە نیەتی بەڵام ئەمە تەنها لەبەر ئەوەی خودی بابەتەکە خۆی منازعەیەکە لە بینی محکەمەی بڵێن لە بینی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە وای کرد مەجلیسی دەولەی هێنا ناو بابەتەکەوە کە ئەگینا بڵێن ساڵانە وەکو پێشتر عەرزم کرد بڵێن سەدان ڕێی داوا کراوە لە مەجلیسی دەولە لەسەر مەسائیلی قانونی لەبەرەوە بابەتەکە شتێکی نوێ نییە بەڵام لەبەرەوەی هەرێم پشکی لە قەزیەکە هەیە ڕێکەوتۆتە مەجلیسی دەولەوە ئەویش کە ڕێکەوتۆ لەبەرەوەی عێراق بڕیاری داوە هەڵەکە لەکوایە هەڵەکە لەکوایە کە ئەم نیزاعە چوەتە مەجلیسی دەولە ئەو هەڵەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و ئەم مەشورەتە دراوە بە مەجلیسی دەولە لەکوایە طبعا ئەمە پەیوەندی بە قانونی ئیداری مالیەوە هەیە ئەگەر سەرنج بین لە مادەکانی قانونی ئیداری مالیە بین ئەو نەی من دیقەتم دابێت زیاتر لەو قانونە مراعاتی هەرێم نەکراوەکو هەرێمێکی دەستوری زیاتر وەکو محافظەیەک لە مەسائیلی مالیە مامەڵی لەگەڵا کراوە مثلا ئەڵێ محافظات غير منتظمة بإقليم والإقليم كباز لا مثلا كالي مثلا لسطع بنجي ده هذا قريته بو كوي هكا مثلا على الرسوم ولا ضرائب ولا شيء ولا شيء كاتو شرحي كردوا على بو محافظات واقليم وهتبيك وهنا بيتي وهتلير مراعاتي او النكره وكاقليم بو خوي اقليمك دستوريه خاوني مثلا سلطه تشريعيه سلطه قضائيه اصلا بمحكمه دستوريه بهذه مش باش شو دستوري هي أبي دستوري هبي ودوای محکمەی دستوری شێبێ ناکرێت و مثلا هەرێمێک ئەگەر ئێمە وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکەین و ببێ ئەبوایە ببوایە دستوری هەبوایە و محکمەی دستوری هەبوایە و سلطەی قەزایی مستەقیل و سلطەی تەشریعی مستەقیل و سلطەی تەنفیزی هەبوایە بەڵێن بەم جۆرە ناکرێت و مقارنە بکەی بە محافظەیەک لە عێراقەکە وەکو محافظەیە کە بەڵێن مەرجەعەکەی بەغایە لە هەموو ڕوویەکەوە تۆ بێ بەم جۆرە مامەڵی لەگەڵا کەواتە هەڵەکە لەوایە هەرێمی کوردستانی وەکو محافظەیە بالضبط لە مەسائیلی مالی ئەوەی من دیقەتم دابێ بەڵێ حسابی نەکردووە بۆ ئەمەی کە هەرێمێکی فیدراڵی لە کاتێکا بە گوێرەی مادە 107 دەستور کە هەرێمی ئەترافی پێکراوە بە هەر سێ مؤسساتە قەضایی و تەشریعی و تەنفیزیەکەیەوە باشە ئەم هەڵەیە بۆ
یاسای بجێژ ڕاستە دیقەتی یاسای بوجەم نەداوەرەوە لە 100% بڵێم وایەوەە بەڵام بەتەکی لە یاسای بوجەم ڕاحەت کراوە ئێمە کێشەمان لە یاسای بوجە نییە ئێمە کێشەمان لەم یاساکە لەم یاسای ئیداری مالی هەیە چکە لە یاسای بوجە بە بڕای من زۆر کێشەمان تیا نییە لەبەرەوەی هەستەکەم خصوصیەتی هەرێمی تا حدێکتیا پارێزراوە بەڵام لەمەیانە نەخێر لە کاتێکە ئەم یاسا مهمە بۆ چکە ئەم یاسای بوجە لە ڕووی قانونی بۆ 1 ساڵە ساڵەکە تەواو بوو حکومەکانی تەواو بێت بەڵام تۆ یاسای ئیداری مالی تەیە کە وەکو چۆڵی یاسای گیرفانی حکوومەتی عێراقیە لە خەرج و لە داهاتەکانی جاری بە ئەم یاسا مەسەوازەم یاسای پێشووتن نزیکەی 6-7 ساڵ تەمەنی هەبوو تۆ ئەگەر مەسەن تۆ بۆ 20 ساڵ ژەم یاسا دەربکەی باشە ئەم فتوایە کە ئەیداد ئەنجومەنی شوڕا گریمان سبەی دووسبەی ئەنجومەنی شوڕا فتواکەیەدا هەتا کەی درێژە خایانێ خۆی ئەمە تەنها بۆ بابەتێکە ئەگەر ئێمە بە بڕوای من بیر لەوە نەکەینەوە بمانوێت تعدیلی ئەو قانونە بکەین و بە گوێرەی ئەو قانونە عێراق مامەڵەمان لەگەڵا بکە بەقەدەر دەوامبوون و درێژەبوونی یاساکە ئێمە لە عینەن مناقەشابی واتە ئەوەی کە بە بڕوای من هەیە لەم بابەتا بۆ ئێمە لوبی قەزێکە باز بکەین تەڵەن دارێ ڕوون نییە ئایا حکوومەتی ئیتیحادی کاتێکم بابەتی عەرزی مەلیسیش دەولە کردووە بە کامیشێک لە فەقەرەکانی مادە 6 کردوێتی ئایا وەکو بابەتی خستوێتێ بەردەم ئەنجومەن داوای ڕێ مشوەرەی لێ کردووە بە گوێرەی فەقەرەیەک یان وەکو ئیحتیکام داوای لێ کردووە کە بە قەناعەتی من ئەمایان زەحمەترە چونکە بزیاتر بۆ 2 وەزارەت یان لایەنێکی نەبەسرا بۆ وەزارەت ئەبێ چونکە لەمانە ڕائەکە ملزیمە یاخود مثل وەکو تەوزیحی ئەحکامی قانونی کردوێتی بە بڕای لەوە وەکو فەق بەرگەی یەکەم هێنابێتی لە بەروی جهەی عولیا لە عێراق ئەتوانن هەندێ مەسائل عەرزکەن بۆ بەردەم مەجلیسی دەولە بۆ ئەوەی ڕە و مەشوەرەی مەجلیسی دەولە وەربگرن ئەکرێ بەم سیغە داوا کرابێ بە مەجلیسی دەولە کە کاکە ئێوە مثلا وەکو مؤسسەیەکی مختص مەشوەرە و ڕێی خۆتانمان پێ بڵن لەسەر مادانە باشە مەسەر لەسەر ئەم بۆچوونە ئەمە بۆچوونی ئێمە ئەم بۆچوونی ئەوانە ئەو کاتە ئەو ڕێگەدا بە بڕای من ئەم ڕێی کە مەجلیسی دەولە ئیدا ئەم مەشوەرەی کە مەجلیسی دەولە ئیدا وەکو شێوەیەک لە ئیستیضاح و لە بەرچاوڕوونیەکە بێ ئیستینادەن بۆ ئەوە حکوومەتی عێراقی لەوە چێ بێوەنگاوەڵ بگری احتیمالە سبەینێ ئەگەر بەڕەکە بە جۆرێک بێ کە لە صالحی عێراق بێ ئەو کاتە زەحمەتە تۆ بتوانانی بە ئیتیفاقاتی سیاسیش ڕێکی کەیتەوە لەوە چێ دادگای فیدرالیش ناچێتەوە بابەتەوە ئەڵێم وەکو ئەو کاتە محکەمەی بەڵێ حکوومەتی عێراق لە کاکە من یەک مؤسسە هەیە کە مختصە بە تەوزیحی ئەحکامی قانونیان ڕێی مشوەرە ئەدا ئەوە ڕێی قانونی ئینەکەی ئەگەر بابەتەکەی کێشە لەسەر مەسائلی قانونیە و ئێستا گەر سەرنج بێ هەموو میدیاکان باز لەوەکەن کەم کێشەیەکی قانونیە کەواتە کێشەی قانونیە مەرجعەکەی چێ ئەگەڕێنەوە بۆی بریتێ لە مەجلیسی دەولە مەجلیسی دەولە کە ئەم تەوزیح قانونیەدا عێراق ئیستینادەن بۆ ئەم تەوزیح قانونیە هەنگاوەکانی خۆی هەڵەگرێت لە ڕووی قانونیەوە ئەو کاتە تۆ هیچت بەدەستەوە نامێنێ وەکو شەڕی قانونی پێ بکەی بەڕاستیەکەی باشە لێرە ئەمە کێشەکەی کە بۆ هەرێم دروستە بێگەر بێت و ڕاکە بەو جۆرە بێت ڕائەکانی ملزمن ڕاکانی ملزم نین نەخێر چۆن ملزم نییە ملزم نییە واتە ئەگەر بێت و مؤسسەیەک مەوەکو عەرزم کردی لە یەک حاڵەتە ڕائەکە ملزمە لەو حاڵەتێکە دوو طرف احتیکامیان کرد بۆ مەلیسەکە وتیان کاکە ئێمە مەسەرەن 2 وەزارەت کێشیان لەسەر دەقێکی قانونی هەبوو کە ئەم دەقە قانونیە لەم سی مەرکەزی قانونی هەردوو وەزارەتەکەیە کرد لەو حاڵەتەیانە ئەکری هەردووکیان پەنا بەرن ئەڵێ کاکە تۆکەین بە حەکەم رازین بە حەکەمێتی تۆ ئەو کاتە ڕائەکەی بۆ هەردوو لا ملزەمە بێ ناتوانین مخالفەی بکەن بەڵام بۆ بابەتەکانی تر مەسئولەتی قانونی بۆ تەرەفەکە دروستە بێ لە تەبیعاتی جێبەجێنەکردنی ڕائەکەوە نەک ئەوەی ئێمە دەقێکی عقابیمان هەبێ بڵێ ئەگەر تۆ هات و مخالفەی ڕێی مەجلیسی دەولەت کرد بۆ منە ئەمە عقوبەکەیەتی نا ئەمەمان نییە بەڵام من لە فتوای مەجلیسی دەولە بینی و ماڵێ ئەگەر تەرەفێک داوای ڕێی لە مەجلیسی دەولە کرد دوای پێ و پابەند نەبوو خۆی مەسئولیەتی تەبیعاتی پابەند نەبوونەکە لەگرێت لە بەرەنجامی ئەو کاری کە کردوێتی بۆ نمونە ئەگەر بێت و ڕێی مەجلیسی دەولە بە ئیتیجاهێکە ئەو بە ئیتیجاهێکی تر ئیشەکەی کرد دوایی بەهۆی ئەوەوە تووشی نەتائیجی خراپ کەوتوتەوە ئەو کاتە خۆی تەحملی ئەکا و ڕائەکەی مەجلیسەکە بەڵێن پابەند نەبوو پێوەی وەکو زەرفێکی مشەدەدی بۆ دروستەکە ئەو نەیترەڵێت تۆ کە ئەمە هەبەوە چوو ئەوە جێبەجێ کرد باشە هەرێمی کوردستان لەو کاتە ئەگەر نەچوە ژێرباری ئەم مەشورەتەی مەجلیسی دەولەوە موقفی چییە بێ مەسەلا هەرێمی کوردستان تەڵەبی نەکردووە لە مەجلیسی دەولە بەڵێ واتە مەسئولێتی قانونی بۆ هەرێمی کوردستان دروست نابێت ئەمە دروست نابێت بەڵام ئێمە کێشەکەمان لەوەیە بە بڕوای من ئەبوایە ئەم بابەتە لە ڕێگەی داوایەکی قەزاییەوە
لە بەردەم محکەمە ئیتیحادیە یەکلای ئەم بابەتە بکرایەتەوە بۆ وەکو من پێشتر عەرزم کردی بڵین لە یاساکە بە شێوەیەکی گشتی مراعاتی خصوصیەتی هەرێم نەکراوە بۆ هەرێمێکی فیدراڵی ئەبوایە حکوومەت هەرێمی کوردستان بە خوێندنەوەی مادەکانی بەڵێن ئەوانەی کە مختص و مهتەمن لە بواری قانونیە داوایەکیان ڕفع بکردایە لەسەر سەرۆکی پەرلەمانی عێراقی کە ئەمە لەبەرەوەی مخالفە مادە 107 دەستورە و لەبەرەوەی مراعاتی هەرێم نەکراوە و حسابی هین کراوە وحسابی محافظەیە کراوە بۆ عێراق هەرێمی ژۆک و محافظ لە کاتێکە هەرێم التیزاماتی مالی و هەتا مەسائلی عسکەری و بڵین هێزی خاصی واتە تایبەتمەندی خۆیە کە ئەمە پێویستی بەوەیە کە تۆ مەسەر خاوەنی بودجەی تایبەتی خۆت بیت ناکرێت تۆ بێوەکو محافظەیەک من بڵین پشتی بەسیتی بازاڕیش بگەڕێنمەوە بۆ تۆ لە واریداتی بەلەدیات و نازانم ئەم بابەتانە چێ وەڵا لە کەواتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تەعەن لەم بابەتە بدایباتەوە بە بڕوای من ناڵێم لە چکۆ ئێمە داوا تەقدیری قەزاش دەورە بینێت یا هەندێک جاریش خۆتە زانی لە وڵاتە قەزا بە دوور نییە لە مەسائلی سیاسی بەڵام بە شێوەیەکی گشتی بە بڕوای من لەبەرەوەی مراعاتی هین نەکراوە خصوصیەتی هەرێم نەکراوە بە بڕوای من لەبەرەوەی لەگەڵ مادە 107 دەستورە یەک ناگرێتەوە بە بڕوای من ئەگەری زۆرە کە تۆ بتوانی بیبیتەوە لەو بوارە ینی ئەم فتوای ئەم ڕاوێژەی کە ئێستا دراوە تەسەورەکەی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بەرچاوڕوونیەکە لەوە چێ بەرچاوڕوونەکە وا بێ جۆرێک لە حلولی تیابێت لە بابەتەکە چونکە هەندێک جار لەوە چێ مەسەلەن ئەوان تەفسیرێکی بۆ بکەن تەفسیرەکە جۆرێک لە حلول بخاتە ڕوو بۆ تەرەفی هەردوولا مەسەلەن ئێستا ئەمان ئەڵێن کاکە ئێمە بۆچوونێکی معقولیش ئەڵێ کاکە من کۆمەڵێک مەسەلەن ڕسومات و داهاتم هەیە کە بە گوێرەی ئەو قوانینانەیە لە هەرێما خۆم هەمە ئەمەی کە من هەمە تۆ نیتە خۆ من ناکرێ من ئەمەد بۆ بگەڕێنەوە بەڵام ئەو قوانینانەی تر کە مەسەلەن ئیسا یاسای پاسپۆرتە مەسەلەن یاسای زەریبەی دەخلە چیە ئەمانە لای تۆ هەن لای منیشن کەواتە ئەوانەی کە لە هەردوو لا هەن سیادیەکان من ملزەمم پێوەی بەڵام ئەوانەی تریشی کە بە یاساکانی خۆم من وەری ئەگرم ئەو پەیوەندی بە خۆمەوە هەیە بە قەناعەتی من مەجلیسی دەوڵە لەمەیانە تەئیدی هەرێمەکات چونکە بۆ لەبەرەوەی ئەمە بابەتێکی ئیتیحادی و فیدراڵی نییە لەوە چێ بێ و مراعات کە وەستەکەم ئەمڕۆژ خەبەرێکم بینی کە جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان سەردانیەوەی کردووە احتیمالە ترسێکیان لەوە هەبێ کە مەسەلەن مەجلیسی دەوڵە بە جۆرێ بێ بۆی مراعاتی واقعەکە بکرێ مەجلیسی دەوڵەشە بێ وریا بێ مراعاتی واقعەوە چەند لە ئەخیرە ڕاکەی ئیستیرشادیە و ئەکرێ حکومت پێ و پابند بێ وەکرێ پێ و پابند نەبێ حکومە لەوە چێ بۆچوونێکی جیاوازترێ بێ لەوە چێ بیری لە مەسلحەتێکی گەورەتر کرد بێتەوە بۆیە بەو جۆرە ڕۆ بەڵام بە شێوەیەکی گشتی بە قەناعەتی من ئەم واقعەکە هاتە پێشەوە بۆ ئەوە بووکە بڵێن هەم حکومەتی عێراقی بیسەلمێنێت کە ئەمە ڕێی من کە ئەڵێم وایە سەنەدی قانونیم هەیە بۆ تەفسیرەکە زیاتر ئەتوانم بڵێم بۆ ئەوەیە کە حکومەتی عێراقی بێ وەکو مەوزوعەن تەئیدی ڕێی خۆی وەربگرێ نەک وەکو ئەوەی کە بڵێم پشتگیرێکی یاسایی بووە مامۆستا عەبدولقادر بەگشتی ڕاچیە لەسەر ئەو هەنگاوە یاساییانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەینێت بەباتی بەتایبەتی ئەو وەفدانی کە چنە ناو کۆبوونەوەکانەوە ئەتوانن وەکو پێویست یاخود توانیویانە وەکو پێویست هەنگاوە قانونیەکان یاخود ڕوبەڕووی هەنگاوە قانونیەکانی حکوومەتی عێراق ببنەوە بتوانن مخاتەبەیان بکەن پێ بە پێ لەگەڵیانە بڕۆن خۆی ئەتوانم بڵێم ئێمە ئێستا ڕوبەڕووی مەسەلێکی قانونی بووینەتەوە زیاتر ئەو بابەتانەی کە پێشتر ڕوویان داوە زیاتر مەسائلی ئەتوان بڵێن سیاسی بوون و مەسائلی وردی ئیداری مەسیری نەبوون بۆیە بە بڕوای من توانیویانە ئێستا گەر سەرنج بین لە مەسائلی لیستی موچە و تەنزیمی ئەم بابەتانە زۆر بە پێرفێکتی هاتووە وەزعەکە باش ڕێکراوەتەوە بەڵام ئەم حاڵەتی کەیان بە بڕوای من تۆ کە ئەچیتە ئەوێ ئەو بەسە کەوتە تەفسیری دەقی قانونیەوە ئەمانیش بۆ خۆیان تەفسیریان هەیە و ئەوانیش بۆ خۆیان تەفسیریان هەیە بۆیە ناچارچوون بۆ مەجلیسی دەوڵەت و تەڕەفی سێ بڵێن باشە ئێوە ڕەتان لەسەر ئەم بابەتە چییە کەواتە منیش ڕەم هەیە لەوێ وەکو هەرێمی کوردستان مەدە تەحلیلم هەیە بۆ بابەتەکە بەڵام کاتێکە تۆ لە ئەسڵا دەقێکی قانونی هەبێ ئەم دەقە قانونیە بەکا وەکو چۆنڵێ بەدڵی مندانە ڕێژرابێ یان بەداخەوە مەڕین کاتی خۆی ئەمانەبێ ئیسیبسا لەو بەڕێزانە بکرێت کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون کە کورد بوون کە
بەسەر ڕاوێژکار بوون کە پۆستیانە بۆ لێکە ئێوە چۆن ڕێگەتان داوە ئەم دەقانە بەم جۆرە بڕوات خۆ ناکرێت تۆ مەسئولیت و بڵێن لێپرسینەوە بە دوواداچوونیشت نەبێ چۆ 2 دقیق قانونی ئاوە دەسەخاتە گردن دەسەخاتە بینە قاقات ئەتڵکێنێ بەس کەس نێ باشە من ئەو هەموو کەسم نردێتەوە هەموو امتیاز و ئەو هەموو لەسەر حیسابی کورد ئەی نابێ ئەوان مەسەرەن مراعات دووربین بن بۆی بۆ مستەقبل هەریم ڕوبەڕووی واقعێکی وانە بێت تۆمانای کاتی خۆی خۆ دەخەکەدا ڕێژاوە لەوە چی ئەمان وە بیریان کرد بێتەوە بڵێن کاکە ئێمەنەوتی خۆمانە فرۆشی چیمان دا با بخۆی دەقەر بڕوات بەڵام ناخۆ تا فەرموو ئەمڕۆ ئێمە تووشی ئەو کێشە قانونی ئاخر لە ڕابردوو شاکاک عەبدولقادر کۆمەڵێ سکاڵا برایە بەردەمی دادگای فیدراڵی باسی لەوە کرد کە ئەمە لە اختصاصی ئەو نییە یعنی ئەمە هەڵەکە لەمایە کە چۆن کەسێک سکاڵا ئەباتە دادگایەک کە ئەزانێ ئەم دادگایە لە اختصاصی ئەو نییە بەڵێ بەتاکید ئەوە هەندێک بەشی بە بڕوای من پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسانە کە ئیشەکەکەن ئیلمامی قانونیان نیە یان ناگەڕێنەوە بۆ مەرجعی قانونیان بۆ مەسادری قانونیان بۆ خەڵکی ڕاوێژکاری قانونی و هەندێکیشی بە بڕوای من زیاتر بابەتەکە پەیوەندی بە جۆرێک لە خۆ عەرزکردن و لە مثلا ئەوە هەیە بڵێ ئەوە منیش ئەواکەم ئاواکەم و دوای کاتێک کە تۆ داواکە بیتەوێ مثلا هەڵاکی گەوری لەسەر دروستەکەی بەڵام دوایی باز لە نەتیجەی داواکەش ناکەیکە نەتیجەی داواکە بەچی ئیتیجایەکە ڕۆژ واستەکەم لە مەخیرا زیاتر تۆمارکردنی داوا بۆ ئەم غەرەزە بوو هەتا غەرەزێکی ئیعلامی بووە لەوەی کە غەرەزێکی قانونی هەبێت کەوتە ناو ململانەیەکی سیاسی بەداخەوە کە وایە ئێمە نەگەشتایەتەوە قۆناغەکە مانوێ سیراعەکانمان بەرینە ئەوی ململانە سیاسیەکانمان لەوێ یەکلایکێن لە ڕێگەی مەحکەمەوە باشە کاک عەبدولقادر وەکو دوایین پرسیار هەرێمی کوردستان ئەتوانێت تاندەم لەم ڕاوێژە بداکە شیع سوودانی پەنای بۆ بردووە نەخێر ئێمە قەراراتی یان ڕەئی هەرچەند خۆی لە محکەمە مەجلیسی دەولە نووسن قەرار ڕەئی مەجلیسی دەولە چ ئیستیشاری بێ وەکو ئیبدائی ڕەئی و مشوەرە بێت چ تەوضیحی ئەحکامی قانونی بێت چ ئیبدائی ڕەئی بێ وەکو ئیلزام نەخێر ئەمانە هیچیان قابلی ئەوە نین تۆ تاانیان لێبێ و تاانیشان لێ نادرێت لە بەردەم هیچ مؤسسەیەکە و ئەمانە بچۆنەڕێی ڕەو مشوارەیەکین کە قۆی ئیلزامیان نییە کە شتێکیش قۆی ئیلزامی نەبوو کەواتە تۆ ناتوانانی تاانی لێبەی و مرکزی قانونی توی پێ ناگۆڕێ و لە هەمان کاتیشان نەبوو بە مەسەرەن عورفێک کە وەڵام من ئەم بەدڵنیە کەچم لە شوێنێکی تر تاانی لێدەم نا ئەمە مؤسسەیەکی مختصە مشەڕع سەلاحێتی پێداوە کە توضیحی ئەحکامی قانونی با ڕەو مشوەرە بدا لەبەرەوە ئەوەی لەسەر واجبی خۆی جێبەجێیەکە ئەمە حکمێکی محکەمە نییە مەسەرەن تۆ بڵێ من تاانی لێدەم یان مەسەرەن ئیسینافیەکەمەوە یان شتێک لەم بابەتان نەخێر ئەمە قەرارێک نییە کە قابلی ئەو بابەتانە بێت ئەگەر مشتێکم لەبیر چوو بێ جەنابەت بتوانێت من هەرویستم تەوزیحێک لەسەرەوە بم کە هەندێک جار پرسیار لەوە ئەکرا کە مەسەرەن ئەمە بووە نەچووە بەردەم محکەمەی فیدراڵی و ئایا محکەمەی فیدراڵی اختصاصی هەیە کە تەفسیری دەقیق قانونیشمان بۆ بکە هەیەتی طبعا ئەمەش بۆ خۆی ئیسیفسارێکە گەر سەرنج بین لە دقە لە اختصاصاتی محکەمەی ئیتیحادیە لە مادە 93 و لە قانونەکەی خۆشیان و لە پەیڕەوی ناخۆکەشیانە دقێک نەهاتووە کە سەلاحیەتی یان اختصاصی تەفسیری نصوصی تەشریعی بدا بە محکەمەکە بەڵام محکەمەکە بۆ خۆی ئیجتیهادێکی کردووە و ئیجتیهادەکەشی بە بڕای من منطقیە کە ئاڵێ من ئەگەر بتوانم تەفسیری دقیق قانونی بکەم دقی دەستوری بکەم بۆ ناتوانم تەفسیری دقیق قانونی بکەم کاتێک کە من اختصاصی کلم هەیە چۆن ناتوانم ممارسە اختصاصێکی جزئی بکەم بۆیە لە هەندێک مەسائلە ئەگەر هاتوو بڵێن لەیەکێک لە قەرارەتەکانیان بە ژمارە 40 ساڵی 2021 کە باز لەم بابەتە کە هەندێک زەوابیتی داناوە مەرجەوەی داناوە ئەکرێ محکەمەی ئیتیحادی ئەوش ئیستیفسار بکەمە داوای ئیستیفساری لێ بکرێت لەسەر نصوصی قانونی بەڵام بەو مەرجەی یەکەم ئەم نەسە قانونیە نەسێک نەبێت کە قابلی منازعە بیان چوو بێتە منازعەیەکە و بۆ بەردەم قەزای عادیان قەزایی داری واتە مەسەرەن قەزیەکە لە محکەمە بێ بەڵام تۆ بڕۆی داوای ڕای بکە لە بڵێن داوای ئیستیفساری ئەمە یەکەم دووەمیشیان ئەم بابەتە پێویستە بە ئیمزا و تەوقیعی سەرۆکی مؤسسەکە بێ سێ مؤسسەکە واتە غیری ئەوسیانە ناتوان ئەم تەڵەبە بکەن ئەویش یان سەرۆکی کۆماری یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود سەرۆکی دەسەڵاتی یاسادانە بۆیە ئەگەر سەرنج بین بە دوو شێوە محکەمە ئەم اختصاصە ممارسەیە کە اختصاصێکیان پێوترێ بڵێن تەبعی واتە جاری وایە تۆ تەعنت لە حکمێک داوە لە دەستوریەتی مادەیەکی قانونی داوە محکەمە کە تەعنەکە ئەبینی وەکو قەزا تەفسیرەکەشی لەگەڵاکات هەندێک جار بە مستەقیلەیە بینەوە کۆی کە ئێستا من عەرزم کردی بەو شێوەی کە ئەو مەرجانەی کە بۆی داناوە
هەرچەنە وتم کۆتا پرسیار بەڵام کاک عەبدولقادر ئەو تیمە یاساییەی کە ئێمە هەمانە لە بەغداد ئەو نوێنەرانی کە ئێمە هەمانە لە بەغداد خۆ خەڵکی زۆر شارەزا و خاوەن بڕوانامە و ئەوانەمان هەیە لە بەغداد بەڵام بۆ ئەم شتانیان بەسەراتەیە پەڕێ بۆ ئەم هەڵە یاساییان بەسەراتەیە پەڕێ لە دەستورا بەسەریان تێپەڕیوە لە ئەنجومەن لە دادگای فیدراڵی بەسەریان تێپەڕیوە ئەوە تا لە ئەنجومەنی شوڕا بەسەریان تێپەڕیوە بۆ ئەمانە بەسەریان تێپەڕێم هەڵانە وڵای ئوستاز تەڵانەوە پرسیارە بێت لەو بەڕێزانە خۆیان بکەیت بەڵام ئەوەندەی من دیقەت بەگشتی ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە مؤسساتی خاصمان نییە مثلەن با ئێمە دەرچینە دەرەوە لە ئیطاری حیزبی مەسەلەن با من بیر لەوە نەکەمەوە مەسەلەن لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقیە با هەیئەیەکی ڕاوێژکاری بە قووەتە بێ لە هەرێمی کوردستانە ئەگەر بان لە ناو چوارچێ مؤسسەیەکیشانە بێ بەڵام کۆمەڵی خەڵکی بۆ متەخەسیسەکەمەڵە کاکە تۆ لەو بوارە تۆ لەو بوارە تۆ لەو بوارە ئەمانە با بەردەوام ڕاوێژ بن ئیسیفسار بن معلومات بن ئاوا بکەن بە تاکید ئەو کاتە ئەو حاڵەتە ڕوو ناداتەوە بچکە ئێمە خەڵکمان عەقلی باشمان لە هەرێمی کوردستانە هەیە کە بتوانێ ڕێگە لەو حاڵەتانە بگرین بەڵام بەداخەوە ئێمە لەوێش هەر مشتت و بەشبەشین هەر مەسەلەن کوتلەیەک لەوەچێ لەگەڵ کوتلەیەکی ترا زۆر عیلاقی نەبێ لەوەچێ زۆر خاڵی هاوبەشمان نەوێ کۆمان بکاتەوە هەندێک جار مراعاتی عەفو و سیراعە سیاسیەکە لێ وامەلێکە کە ئەسڵەن دابەشیش ببین هەر سیراعە سیاسیەکەیە بەڕێ بەڵێ واکە ئیتر ئەو خاڵانمان بەسەرەتی بەڕێ بەداخەوە کە ئێمە بێ زۆر فراوانتر لە مەساڵحی حیزبی و شخصی بیرکەین و لەبەرەوەی ئێمە مەسلحەتی میلەتێکمان لەبەردەمایە کە ڕوبەڕووی ئەو واقعا بینەوە کە ئێستا مەسەلەن تۆ 6 مانگە موچەت نەداوە سێمانگی ماوە هێشتا ساڵ تەوا بێ چاوە چەکە زانزێن چارە نووسی ئەو موچانەچیان لێت زۆر سپاس بەڕێز کاک عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی زۆر سپاس بۆ جەنابەت کاتی خۆتت بە ئێمەدا سپاس بێتەوە بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵ ئێمە بوون لەگەڵ کاک عەبدولقادر ساڵح گفتوگۆیەکمان کرد لەسەر بابەتی ئەنجومەنی شوڕا و ئەو یاسایانە یاخود ئەو فتوا و ڕاوێژانی کە ئەنجومەنی شوڕای دا هیوادارین توانیوێتمان وەڵامی پرسیارەکانی ئێوەش بدەینەوە هەر بژین